ژن چییە؟ ژنەوەیە کە شاراوەتەوە پێویستە دەرکەوێ تا بزانین چییە. ژن کەی گەڕایەوە بۆ ڕۆحی خۆی لە خۆی ڕامە وام ڕوح ئەهات لە ناو ژنێتی ئەوە دەرکەوت و خۆی ئاشکرا کرد ئەو کاتە من دەزانم ژن چییە. بەڵام کوا ئەو ژنانە کە ڕوحیان لە ناو ژنیەتیانە دەدەوشێتەوە تا من بیبینم بڵێم ژن ئەمەیە. یعنی من تێڕامانم لە ژن ئێستا لە ڕاستیە ئەوەندەی بەرهەمی تێڕامانی خۆمە لە ژن لەناو خۆمە بەرهەمی تێڕامانم نییە لە ژن لە دەرەوە. و یەکێک لەو کێشە گەورانەوەیە من دەگەڕێم بە شوێن ژنێکە ژن ببینم ژن نییە. وەوەی دەیبینم ژن نییە.